بأزول لسري نروم تنها دوسي دقيقة لسر أو بيامي أبو قسبكم رأي خوم طبعا دوشتا تشكداناني قنديلو لآخرة دير قاله دبيت روشي يا سايبو أم هنقاوي بكاكا برخصيان ديت باشا يعني تواوي قصو بيامكي أو بياوة تنها أويكا لدوعية على دبيت روشي يا سايبو أم هنقاوي بكاكا برخصيان ديت روشي يا ساي معناكي زوزو قولا بس قنديل خوي لوتي قابا راسي إتر أم روشي يا ساي لأنه خوي تركيا لروشي يا ساي نيو دولتي شو زانم أمريكا وأوروبا وهم أمانة يعني اشتكي زوزو جهاني كدوتو دبروا برأي من أو ديال التمانيكي هي وبسوء نصخال زندانيا بلان بو ديرا كل موضوع كي بوشال كدوتو لسات شكدانان وآلم بابتانا دبروا أجر تركيا أجر أمريكا أوروبا آمادن روشيكي سياسي وبهن آراوا لباكوري كردستان كا قضية كردي چارە سەرکە ئەوە ئاسایی ئەمانی چەکدابنێن بەڕاستی بەڵام ئایا ئەو ڕۆژە سیاسیە بەڕاستیەتە ئاراوە ئەمە بۆ خۆی پرسیارەکەی یعنی ئۆجەلان خۆی زانیوێتی چی وتووە لە کۆتا قسەکەیە چونکە ئەو دێڕێی وتووە یعنی مانەکانی بەتەواتی ڕوونە کە هەر ئەوە بۆ خۆی بەسە بۆی کە فەرموو ئەگەر تورکیا ئەمریکا ناوچەکە دنیا ئەوێ ڕەوشی سیاسیەکەی چارەسەرکە بەم نەسە ڕۆژی یاسایی عەفو ڕەوشی یاسایی جێبەجێ بکە ئۆکەیە قەیچێکە با چەکدابنێ بەڕاستی بەڵام ئایا ئەوە جێبەجێ کرێ من پێم وایە کە ئاسان نییە تورکیا لەم کاتا ئەوە جێبەجێ بکە لەبەرەوە من بۆ خۆم وایە بیرمەوە کە چەکداناندرێ و مۆزوعەکەیش ئاوە هەر درێژا خایەنێ خۆزگا تورکیا ئەمریکا ئەوروپا بیانتوانایە کە فعلەن ڕەوشی یاسایی بۆ ئەوەی کە ئەم پارتە چەکدابنێ لە ناوچەکە و لە تورکیایە بهێنەدی ئەو کاتە ئەتوانرا ئینسان هەوڵ بدرێ یا بزانێت کە چارەسەرەکان بکوێەوە چی بوو چی لەنایێت لەبەرەوە کەس هین نەکە هەندێک تێک قسا بیسم لێرە لەوێ ئەیکەنەوە زۆر نەخوێنەوارانەیە بەڕاستی ئەو کەسەی کە ئۆژەلان نەناسێ لەو دیێڕەش تێ ناگا کە ئێستا من باسم کرد بەڕاستی ئەو دیێڕە بۆ خۆی یەک کتێبە لە حقیقەتە یەک کتێب ئەوە لە منی وەربگرن بەرەوە ئیتر تۆپەکە لە بەردەستی تورکیایە لە بەردەستی ناوچەکایە لە بەردەستی ئەمریکا هاوپەیمانەکایەتی ئەگەر ئەیانەوێ ئەو کێشەیە چارەسەرکرێ با ڕۆژی یاسایی بهێنە ئاراوە بۆ ئەوەی ئەم پارتە بتوانێت چەکدا بنێت و بە ئاشتی مەسەلەی کورد چارەسەر بکرێت من هەر ئەوە نەم هەبوو بەڕاستی من ئاوا لێ تێگەیشتوم ئیتر خەڵکی کە چۆن لێ تێگا بەڕاستی و کەیفی خۆیەتی هیوادارم کە سەرکەوتوو بن عەزیزانی من بەخێرچن